کورد پرۆژەیەک بە شاندەکەی حکوومەتی عێراقی دەدات کە دوێنێ سەردانی شاری کەرکووکیان کرد بە پێی بەدواداچوونێکی پەیام بۆ پرۆژەکە داوا کراوە لادانی بەرپرسانی کورد لەدام و دەستگا ئەمنی و خزمەتگوزاریەکان ڕابگیرێت و دانانی بازگە و جموجۆڵی سەربازی لە شارەکە کەم بکرێتەوە. گرنگترین خاڵ ئەوەی کە باسمان لێوە کردووە کە فەرمانبەرەکانمان دوورە خەنەوە لە کەرکووک بە هەندێک چەکدارێکی زۆر لە ناو شارە بڵاو بۆتەوە هێرشەکەنە سەر دائیرەکان و تەهدیدی فەرمانبەرە کوردەکانەکەن و نزبەمان لە شوڕتەیە زۆر کەمەوە داوەزیوە داوای تەوازنمان لێکن ئێمە بەو تەوازنی ئەوان ڕازی نین کە باسی 32 تا 32کەن ئێمە تەوازنی خۆمان بە مەفهومی خۆمان زۆر جیاوازترە ئێمە ئەگەڕینەوە بۆ مێژووی کۆن و مێژووی تازە مێژووی کۆن ئیحسای 47 و 57 مێژووی تازان دەرئەنجامی هەڵبژاردنەکانی 2005 و 2014 و 2010 کە ئەمانە هەمووی کورد زۆرینن ئێمە قەت ڕازی نابین بەو تەساوی ئەوان باسێکن. چەندە شاندی حکوومەتی عێراق شاندێکی خزمەتگوزاری بوو بەڵام بە پێی زانیاریەکانی پەیام کوردی گەرانی لەو بڕیارانە دەربڕیوە کە بوونەتە هۆکاری کەمکردنەوەی ڕێژەی کورد لە دام و دەستگاکانی شارەکە. چاودێرێکیش دەڵێت پێویستە کورد بۆ بڕیارە مەترسیدارەکانی دژە کورد بە دوواداچوونی زیاتر بکات و ڕاپۆرتی زیاتر دژ بەو بڕیار و هەڵس و کەوتانە بە سەرۆکوەزیرانی عێراق بدات. هاتنی ئەم شاندە زیاتر دەسەڵاتی ئەم کابرایی فراوانتر کردووە دەسەڵاتی ئەم محافظ بە وەکالەتەی فراوانتر کردووە و تا ئێستا چەند کاری ناسایی کردو پێدەچێت لەمە دو زیاتر بێەوە حسابیش بۆ ناکرێت مەسەن حساب نەکردە لەوەیەکە ئەندامانی ئەنجومەنیان شتە بستنە ژوورەوە بەڕاستی ئەمە کاری زۆر خراپە بۆیە ئەوەی گرنگە چی بکرێ ینی من داوا لە حیزبە کوردەکانەکەم و داوا لە خەڵکەکەم بەڕاستی بێنە پێشەوە بۆی بەدەنگ بین ینی یەکگرتوو بین ئەوانی کە لە ڕابردوو ڕۆیشتووە بڕوات و لێرەوە بێدەنگ بین ینی پرسی بەتایبەتی لە پرسی تعریب ئەگەر وا بڕوە خۆ ئەبێ شار چۆڵکەین ناکرێ ئەمە ڕێگە بۆ محافظێک ئەگە بەغا لە پشتێتی خۆ ئەبێ بابزانین و ئێمە داوای ئەوە بکە لەگەڵ سەروەزانی عێراق عادل ئەبنادی دابنیشین و بچین لەگەڵ سەر کۆمەرە دابنیشین و حەد دابنین بۆ ئەم مەوزوعە ئەمە ئەیکەن ئەوەی ئێوە ئەمە درێژەدانە بە سیاسەتی سەدام حوسێن. ماوەی زیاتر لە ساڵێکە حکوومەتی عێراق بە بیانووی سەپاندنی یاسا جگە لە جێگیرکردنی هێزێکی زۆری سەربازی لە شارەکە چەندین بڕیاریش دژ بە کورد جێبەجێ دەکات هاوکات پارتی و یەکێتیش بە هۆی ململانەی سیاسی نەیانتوانیوە بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە بگەنە ڕێکەوتن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.